ئەمبوڵانسەکان کە تەرمی 13 شەڕڤانی یەپەکەیان هەڵگرتبوو گەیشتنە دەواازەی سنووری ئیبراهیم خەلیل کە سەرجەم تەرمەکان شەڕڤانانی یەپەکە یەکینەکانی پاراستنی گەل بوون کە لە جەنگی تیرۆردا دژ بە چەکدارانی داعش گیانە دەستداوە. ناسنامەی سەرجەم تەرمەکان سەر بە کوردستانی تورکیان و تەنهایەکێکیان ناسنامەی ئەڵمانیایە. بەپێی لێدوانە ڕسمیەکانی حکوومەتی هەرێم تورکیا بەهۆی تەنگەژەی ناوچەکەوە ڕێبەگەڕانەوەی تەرمەکان نادات بگەڕێنەوە زێدی خوان و ڕادستی کەسوکاریان بکرێنەوە. ترکا ام آگدار کرینه کو شنهاوی و شهیدن پیاده ام ناورگرین و آگداریا وی ملی بکن مجی آگداریا سیمال که رو برپسیارتونه من گوته اف تعلیماتش عالی ترکا هاتی نبرای ابراهیم خلیل. کاروانی تەرمەکانی شەڕڤانانی یەپەکە لە ئێوارەی دووشەمەوە لە دەواازەی ئیبراهیم خەلیل سنووری تورکیا و هەرێمی کوردستان ماونەتەوە. هاوکات بەپێی هەواڵەکان گفتوگۆ و دانوستان بەردەوامە لەسەر چارەنووسی تەرمی ئەو شەڕڤانانە. ئێژەماسی ئەوژی هەر دانوستاندنانە ئەو دبێژن پەرلەمانتەرێت مەیت کوردستانە تورکیا هەدەپێ ئەوێ کارتیان بۆ هەندێک و عیلاجێکە بکەن بژ ئەس نزانم کانێ دێ سەرگیری سەر ناگریتن ئەمژ انتیزاری. بەڵام سەرنجام ئەگەر گفتوگۆکان نەگەیشتە ئەنجام ئەوە تەرمی ئەو شەڕڤانانە لە هەرێمی کوردستان بە خاک دەستپێردێن ئاسۆجەبار دەنگی ئەمریکا.